ئازاد ڕناوەستێ ئەوەی گرنگە کە ئازاد هەمیشە لە مەشقدایە ئازاد هەمیشە ئایدایەکان و فکرەکانی ئەوەیە کە بگاتە سەر ستێجە گەورەکان و ئەوەی زۆر گرنگە دەیەوێت ببێتە نمونەیەکی جوان لۆ گەنجەکانی ئەو شارک وەکو کەسێکی نزیک لە کاک ئازاد بەڕاستی یعنی نازانم تعبیر ناکرێ خۆشیەکان تعبیر ناکرێ لەبەرەوەی ئەمە ئەوڕۆ لە فەزایەکی زۆر ئازاددا دەژین دەتوانین کوڕەکانی خۆمان لەسەر ستێجە گەورەکانی جیهان ببینین کە کاسی جیهانی بەرز دەکەنەوە بە ئاڵای کوردستان یعنی ئەوە هەستێکە پێناسە ناکرێ بە سەراحەت کاک ئازاد معاناتێکی زۆر ئەزیەتێکی زۆر ڕێگریەکی زۆر هەموو ئەوانەی توانی بەسەرەن دەرباز بکا و بگاتە ئەو مەبەستەی کە هەیەی ئەکید بە ئەوە کۆی کە ئاگادارم بەرنامەی زۆر باشتری هەیە بەرنامە زۆر لەوەی گەورەتری هەیە کە ئینشاءڵڵا بگاتە پاڵەوانێتی لەوەش بەهێزتر و ئەوەی گرنگە ئازاد ڕناوەستێ ئەوەی گرنگە کە ئازاد هەمیشە لە مەشقدایە ئازاد هەمیشە ئایدایەکان و فکرەکانی ئەوەیە کە بگاتە سەر ستێجە گەورەکان و ئەوەی زۆر گرنگە دەیەوێت ببێتە نمونەیەکی جوان لۆ گەنجەکانی ئەو شارەکە چاو لە کاک ئازاد بکەنەوە کە بە نمونەیەکی جوان وەرە بگرن یعنی ببێتە ئەستەرەیەکی کوردستان و ئەستەرەیەکی عێراق ئەستەرەیەکی جیهانی جوهروە و زۆر دڵخۆشین و پیرۆزبایی لێ دەکەین پیرۆزبایی لە خانەوادەکەی دەکەین